تووشی چەندین کارەساتی مرۆیی گەورە بوونەتەوە بەوە ناسراون کە هیچ کات خۆیان بەدەستەوە نادەن. ناوبانگیان بەوە دەرکردووە کە چەندین ساڵ لە پێش مرۆڤایەتیەوەن. ژاپۆن چیرۆکی هەستانەوە لە دوای خاپوور بوون. ژاپۆن یەکێکە لە وڵاتانەی کە تووشی چەندین کارەساتی مرۆیی و سروشتی بووەتەوە، بەڵام بەوەی شێوازی بەڕێوەبردننی وڵاتەکە خۆشەویستی گەلەکەی هەموو جارێک توانیویانە دووبارە لە ماوەیەکی کورتدا هەستنەوە سەر پێی خۆیان لە پێناوەوەی ڕێگەیەکی دوور و درێژ ببڕن و ببنە یەکێک لە دەوڵەتە پێشکەوتووەکانی جیهان. ژاپۆن بە سێهەمین گەورەترین وڵاتی ئابووری دادەنرێت. بەپێی ئامارەکانی ساڵی 2020 ژمارەی دانیشتوانەکەی دەگاتە 125.8 ملیۆن کەس. لە ڕووی جوگرافیەوە نزیکەی لە 170 ڕووبەرەکانی شاخاویە، یەکێک بۆ لە وڵاتانەی کە بەردەوام دووچاری کارەساتە سروشتیەکان دەبێتەوە، وەک گەردەلوول و تەقینەوەی گڕکانەکان و بوومەلەرزە. شایانی باسە کە ژاپۆن خاوەنی کەمترین سەرچاوی سروشتیە، بەڵام ئەوەش نابێتەوەی لاوازی وڵاتەکە، چونکە بە شێوەیەکی بەرچاو پشتی بە پیشەسازی بەستووە لە ڕێگەی پیشەسازیەکانیەوە کە رەستەی خاو بەرهەم دەهێنێت و پاشان ئاوردەی وڵاتەکانی دەرەوەی دەکات. نهێنی سەرەکی سەرکەوتنی وڵاتی ژاپۆن بەوە گەلەکەی دەگەڕێتەوە، چونکە گەلەکەی ئارەزووی کارکردنی زۆر دەکەن. تەنانەت بازدەوە دەکرێت کە لە دوای ڕووداوی یەکێک لە بوومەلەرزەکان حکومەتی ژاپۆن داوا لە گەلەکەی دەکات کە ماوەی یەک کاتژمێر زیاتر کار بکەن بەبێ ئەوەی هیچ موچەیەک زیاد وەربگرن. جێگەی سەرنجە کە ئەو بڕیارە ناڕزاییەکی زۆری گەلەکەی لێکەوتەوە، بەڵام نەک لەبەر ئەوەی نەیان دەویست کار بکەن، بەڵکو داوایان کرد کە ئەو یەک کاتژمێرە زیاد بکرێت بۆ 5 کاتژمێر. هەموو ئەوانەش لە پێناو چاککردنی بیناڕووخاوەکان و باشترکردنی ئابووری وڵاتەکەیاندا بوو. هەروەها یەکێکی تر لەو خاڵانەی توانی ژاپۆن سەرکەوتوتر بکات ئەوە بوو کە لە ساڵی 1960 ژاپۆن گرنگیەکی زۆر و بایەخێکی زۆری بە پیشەسازی لە بواری ئەلکترۆنی و ئۆتۆمبیلدا و سەرنجیان لەسەر ئەوە بوو کە بتوانن ڕۆبۆت دروست بکەن. لە مانگاوەشدا سەرکەوتنێکی بەرچاویان بەدەستێنە. تەنانەت لە ئێستاشدا ژاپۆن بۆ ناسراوە کە زۆرترین ڕۆبۆتی تێدایە کە هاوشێوەی مرۆڤەکان کار دەکەن. حکومەتی ژاپۆن پلانی ئەوە بوو کە لە ساڵی 2020دا ژمارەی گەشتیارەکانی بگەێنێتە 20 ملیۆن کەس. لەو ڕێژەیە نزیک بوویەوە و ژمارەی گەشتیارەکانی گەیشتە 19 ملیۆن گەشتیار. ئێستا ژاپۆن بەوە ناسراوە کە چەندین ساڵ لە پێش مرۆڤایەتیەوەیە و لە هەندێک لە سەرچاوەکاندا بە جیهانێکی تریش ناوی هاتووە. ئەی تۆ چی دەزانیت لەسەر ژاپۆن؟ ئایا ڕۆژێک ئێمەش دەگەینە ئاستی ئەوان؟